لە زوڵدانێکی خاشاک لە باکووری ڕۆژاوای سووریا محەممەد بهلال بە دوای پلاستیکدا دەگەڕێت تا بە ڕیسایکڵکارانی بفرۆشێت و بگۆڕدرێت بۆ ڕاخەر و کەلوپەلی دیکە لە ناوچەی هەژاری ژێردەسەڵاتی یاخیبوان. لە سووریای ژێردەسەڵاتی سەرهەڵداوان ڕیسایکڵکردن بە دەگمەن پاڵنەرێکی ژینگەیە، بەڵکو شێوەیەکی ژیانی سەختە بۆ ئەو دانیشتوانەی کەم دەرامەتن و بە دوای کاریان ئەو شتانەدا دەگەڕێن کە توانای کڕینیان نییە. بهلال تەمەن 39 ساڵە ئازایانە لەگەڵ بۆن و مێروو مەترسیەکانی نەخۆشی بەداس و دەستە ڕوتەکانی بەناو کۆمەڵە خاشاکدا دەگەڕێت. ئەو لەگەڵ 2 لە 6 منداڵەکەی بژێوی ژیانیان لە خاشاکەکانی گوندی حەزرە لە پارێزگای ئیدلب دەست دەکەوێت و هەریەکەیان هەفتانە $7 بۆ $10 داهاتیانە. بهلال لە کاتی شەڕی ناوخۆی سووریادا لە پارێزگای حەلەب ئاوارە بووە. ئەمە ماندوومان دەکات، بەڵام چی بکەین دەبێت بەرگەی ئەم کارە سەختە بگرین. سوپاس بۆخوا لایانی کەم کارمان لە خاشاکدا دەست دەکەوێت. بهلال لە کاتی شەڕدا قاچی بریندار بووە و گرفتی دۆزینەوەی کاری هەبووە. بە دانەواندنەوە بەداست دەگەڕێت بۆ پارچە پلاستیکێک یا کەنزە. هەموو شتێک فڕێ دەداتە ناو کیسەکەیەوە بۆ ئەوەی بیفرۆشێت بە کڕیارێکی سکراپی نزیک. لە ململانەکانی سووریادا زیاتر لە 500,000 کەس کوژراون. نزیکەی نیوەی دانیشتوانی وڵاتەکەی پێش جەنگ لە ساڵی 2011ەوە بە ناچاری لە ماڵ و حاڵی خۆیان دەرچوون. زیاتر لە 4 ملیۆن کەس زۆرینەیان پشتیان بە یارمەتیەکان بەستووە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی جیهادیەکان و گروپەکانی سەر بە تورکیا لە باکوور و باکووری ڕۆژاوای سووریا دەژین. لە کارگەیەکی گەورەی سکرابدا لە تەنیشت کێڵگە کشتتوکاڵیەکان کرێکاران بە پاشماوەی پلاستیک بە پێی ڕنگەکان بە کۆمەڵ ریزیان دەکەن. پاشان دەیبڕن و دەیهارن و بە پارچەی بچووک کە دەشۆرێن و دەتوێنەوە دەبنە دەنکی وردی پلاستیک. فەرحان سلێمان تەمەن 29 ساڵ بە ڕەچەڵک خەڵکی پارێزگای حموسە لەو کەسانەیە کە کار لەگەڵ ئەو کەرەستانەدا دەکات کە لە خاشاکەوە دەهێنرێن. نقوم بجمع البلاستيك من السيارات المتجولة أو من ئێمە پلاستیک لە بارهەڵگرەکانی خاشاک کۆکەرەوە و منداڵان دەکڕینەوە. فەرحان مەترسی خۆی دەربڕی لە توشبوون بە کۆلێرایان نەخۆشی درێژخایەن لە کاتی کارکردن لەگەڵ خاشاکەکاندا. لە شوێنێکی دیکەی باکووری پارێزگای ئیدلب کرێکارانی کارگەیەکی دروستکردنی ڕاخەری پلاستیکی ڕەنگاوڕەنگ دەچنن. خاوەنی کارگەکە خالد ڕەشۆ تەمەن 34 ساڵ دەڵێت دروستکردنی فەرش نەریتێکی بنەماڵەکەیەتی. دەڵێت زیاتر لە 30 کارمەندمان هەیە لە کارگەکەدا شانازی بە کارەکەیەوە دەکات کە گرنگە لە هەرێمەکەدا زۆربەیان بێکارن. خاوەنی دوکان محەممەد القاسم تەمەن 30 ساڵ لە نێو ئەو کەسانەدایە کە ئەو ڕاخەرانە دەفرۆشن کە بەوتەی خۆی لە ناوچەیەکدایە جێگەی سەرنجە کە خەڵکێکی زۆر ئاوارن و لە دەوارە سەرەتایەکان یان شوێنی نیشتەجێبوونی کاتیدا دەژین. ئەو ڕاخەرانەی لە پلاستیکی ڕیسایکل دروست کراون نرخی لە نێوان $5 بۆ $15 لە کاتێکدا فەرشەکانی جۆری ئێرانی نزیکەی $100. يتم الطلب على حصير البلاستيكي لە هاوین داخواست لەسەر ڕاخەری پلاستیک زۆرترە چونکە گەرمی کەمتر دەهێڵێتەوە. بەڵام وتیشی دەتوانرێت لە زستانیشدا بەکار بهێنرێن و تێچووی کەمتریان هەیە. وریا کاڵێ دەنگی ئەمریکا واشنگتن.